ئەو دەمەی ئێوە باش بینەرانی هێژای ئاروار تێڤێ لە هەر شوێنێکی ئەم جیهانەوە بەرنامەکانی ئێمە دەبینن. ڕێز و حورمەتی ئێمەتان پێشکەش. بەر لەوەی بچینە ناو باسەکەمان، تکایە ئابوونەی کاناڵی ئاروار تێڤێ لە یوتیوبن تا لە ئەگەری دەرکەوتنی هەر بەرنامەیەکی نوێدا ئاگادار ببنەوە. بەڕێزان، لە درێژەی زنجیرە بەرنامەکانی خۆمانەدا بە مژارێکی نوێ و میوانێکی خۆشەویستی دیکەوە هاتینەوە خزمەتتان. مژاری ئەم جارەمان دۆخی کورد و ڕەوشی ئەمڕۆی ئێرانە. بۆ ئانالیز و تاوتوێکردنی ئەم بابەتەش دکتور مەجید حەقی میوانمانە. سڵاو دکتور حەقی، بەخێر بێن و زۆر سپاس لەوەی کە داوەتەکەی ئێمەتان قبول کرد. سڵاو ڕێز کاک حەسەنی بەڕێز، سڵاو لە ئێوە و لە بینەرانی ئێوە و سڵاو لە بەڕێبەرانی تلڤیزیۆنی ئاروار تیڤی. زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ لە خزمەتیوەتم. مەمنونم کە ئەم شانەزیێتە مەم بەخشی لە ڕێگایەوە لەگەڵ بینەرانی کانالە بەڕێزەکەتان لە گفتوگۆ دەبن. تکایە زۆر سپاس بۆ ئاگاداری بینەرانی خۆشەویست. هەرچەند دکتور مەجید حەقی لە پرۆسەی دۆخی کووردە کەسایەتێکی ناسراوە، بە تایبەت لە دیاسپۆرای کورد لە دەروەی وڵات و هەروەها زمانێک لە ڕۆژە سەختەکاندا وەکو پێشمەرگە هەرکێکی گەورەی لە سەرشان بووە. هەر بۆیە ئێستێش کە بۆ مژاری ئەمڕۆمان ئەتوانێت دۆخی دەرەوەی وڵات و ناوخۆی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران بەگشتی بەیەکەوە گرێ بدات و توانێت زانیاری زیاترمان پێ بدات. گەلێک سپاس کاک دکتور حەقی. هەر وەک دەزانن ئەم ڕۆژانەی ئێران بەگشتی قۆناغێکی تراژیدیک تێپەڕ ئەکەن، بە تایبەت لە دوای ئەوەی کە ئەو کوشتارە سامناکەی لە ماوەی یەک مانگ و نیوی ڕابردوودا لێی کراوە کە ڕەنگە لە چەندەی ڕابردوودا ئەمە شتێکی بێوێنە بێ، یانی ئەگەر تەنانەت نەشگەڕێنەوە بۆ دەورەی سەفەویەکان و زۆر کوشتاری دیکە کە لە ئێران کراوە. کاک دکتۆر، بە ڕای ئێوە دوای ئەو سەردەمە سەختەی کە تێپەڕیوە لە کۆمەڵگای ئێراندا، پێتان وایە ئێستێ لەباری مۆرالی و لەباری ڕۆحیەوە کۆمەڵگای ئێران چ ساتە وەخت گەلێک تێپەڕ دەکات؟ دەزانن ئەوەی ڕاستی بێتن سەرڕایەوە کە ئەو تراژێدیەتێکی زۆر ناخۆش بوو. ئەو کۆمەڵکوژەیە کە لە شارەکانی ئێران بە تایبەتی لە تاران کرا یەکجار ناخۆش بوو. لەو ڕێگایەدا حەز دەکەم کە سەرخۆشی خۆم ئاراستەی هەموو کەس و کاری ئەو کەسانە کەمە کەسانێک کە بەناحەق بەدەستی جنایەتکارانی کۆماری ئیسلامی ئێران تەنیا بەهۆی ئەوە کە ویستی ئەوان ئازادی بوو، ویستی ئەوان ئەوە بوو کە گۆڕانکاری لە ژیانی ئەواندا پێک بێت، کوژراون سەرخۆشی لە هەموو بنەماڵەیان بکەم و هیوای چاکبوونا بوو بریندارەکان بخوازم. بەڵام ڕاستێکی تاڵش تێدا هەیە کە ئەم شتێک کە لە تاران کرا لە ماوەی 47 ساڵی ڕابردوودا لە کوردستان بەردەوام ئەنجام بووە. لە ڕۆژهەڵاتی کوردستاندا دەوڵەتی مرکزی ئێران لە سەردەمی پادشایەتیە تا ئێستا بە شێوەیەکی سیستماتیک ئاپارتایتی دینی نەتەوەی کورد بەکارهێناوە کە لە ڕێگای بەرپرسیکردن، لە ڕێگای قەتل عام، لە ڕێگای کوشتنی کۆمەڵەکانەوە، لە ڕێگای فەرمانی جەهادەوە، هەمووی ئەو شتانێک کە لە ماوەی 2 ڕۆژدا لە تاراندا ئاستی قەتل عام، ئاستی دڕندەیی کۆماری ئیسلامی ئێران بەرامبەر بە خەڵکی بێتەوان، بەرامبەر بە ناڕزەکان چۆن بووە. چونکە ساڵهای ساڵ خەڵکی کوردستان هاواریان دەکرد کە کۆماری ئیسلامی ئێران ڕژیمێکی دڕندەیە، ڕژیمێکی فاشیستیە، دژی نەتەوەکان، دژی بە تایبەتی خەڵکی کوردستان. ئەو کەسانێک کە ئەمڕۆ هاواریان هەرسا بەداخە باوەڕیان نەدەکرد. حتا زۆر جێگا باسی ئەوان دەکرد کە ئێمەیان، یعنی نەتەوەی کوردیان بە توندوتیژی تاوانبار دەکرد بەبێ ئەوە کە بخۆن ئەو دەردەبکەشتن. لەو ڕوەدا من پێم وایە ئەمە بەو کوشتارێک کە کۆماری ئیسلامی ئێران ئەنجامدا گۆمێکی خوێن، دەریایەکی خوێن کەوتووە نێوانی خەڵک و دەسەڵاتداران و بەوە لە ڕاستیدا هەستەکە دیارە کە خەڵکی خەمبارە، دیارە کە لە دەستانی ئەو هەموو ئینسانە
ئازارێکی یەکجار زۆر بۆ خەڵک دەبێتە هۆی ئازارێکی یەکجار زۆر بۆ خەڵک بەڵام لەگەڵ ئەوەش من پێم وایە دەبێتە ئەوە کە ئاگری ڕق و قین لە بەرامبەری کۆماری ئیسلامی ئێراندا زۆرتر بیت و خەڵکی ئێران نەتەوەکانی ئێران چاوەڕێی دەبن کە لە بچووکترین دەرفەتدا ئەم جۆرە هەموو ئەو ڕق و قینەی کە لە بەرامبەری ئەو داگیرکەرانەی کە ئەمڕۆ دەسەڵاتیان بەسەر ئێراندا سەپاندووە لە بەرامبەری هەڵسن و بە ئازادکردنی وڵاتەکان بەسەر نبوونکردنی ئەو ڕژیمە تۆڵی خۆیان بکەن. بەڵێ زۆر سپاس دکتور حەقیەوە، سپاس بۆ هاوسۆزیتان هەروەها بۆ ئەو کارەساتی کە بەسەر گەلانی ئێران بەگشتی داهاتووە و ئاماژەتان بەوەش کرد کە لەم ماوەیەدا چییە گوزارێت دیارە لە ڕاستیدا هەروەکو زۆر کەسیش باسەکە ئێستێشی لەگەڵ بێ نازانین لەو ماوەیەدا لە ئێراندا بە تایبەتی کە بە چرایەکی کوژاوەوە ئەو کارەساتە ڕوویداوە ڕاستیەکان ئێستێش بەو شێوەی کە پێویستە دەرنەکەوتووە. بەڵام تەنانە دەوەش کە ئاماری ڕاستەقینەی قوربانیەکانیش بۆ هیچ لایەنێک تا ئێستێ ڕاز نەبووتەوە. بەڵام بە بڕوای ئێوە ئایا کۆمەڵگەی مەدەنی کە بە تایبەت لە کوردستان کە لەم ماوەی ڕابردوودا گەشت بۆ بەرزترین ئاستی خۆی و لە کۆمەڵگەی ئێرانیشدا بە هەمان شێوە هەر ئەبیندرا کە چالاکێتە لەسەرەوەیە بە بڕوای ئێوە بەو جەنایەتەکە کۆماری ئیسلامی کردوویەتی بەسەر خەڵکێکدا کە تەنیا باسی چیانە کرد ژیانێکی باشتر و ئازادێکی ئاسایی وەکو هەموو وڵاتانی دنیا. ئایا بەو جەنایەتە کە کراوە ئەتوانین بڵین ئەتوانێت دەسەڵات پاشەکشە بە خەباتی مەدەنی لە ئێراندا بەگشتی بکات؟ دەزانی ئەگەر سەیری ئەو 47 ساڵی ڕابردووی کۆماری ئیسلامی ئێران بکەن لەو ماوەیەدا زۆر جار لە ئێراندا سەرهەڵدانی جۆراجۆر کراوە کۆمەلگای مەدەنی چالاک بووە ڕژیمی ئێران دەستی کردووە بە سەرکوتێکی یەکجار زۆر تون جارێ هەر جارێ سەرکوتەکەی زیاتر بووە بەڵام هەموو جارێ دوای ئەو سەرکوتانە کۆمەلگای مەدەنی بەهێزتر بە ڕێکخراوتر لە جەران دەرکردووە. نمونەکەی ساڵی 2022 یا 1401 لە جریانی شۆڕشی ژنجیان ئازادیدا کۆمەلگای مەدەنی زۆر بە توندی سەرکوت کرا بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی کوردستان خەڵکانێکی زۆری گیرا. ئەو کات 157 قوربانیەکانی هەموو ئێران لە کوردستان بوون لە کاتێکدا خەڵکی کوردستان تەنیا 112 دانیشتوانی ئێران پێک دێنن کابوو بەڵام سەرڕای ئەمە کۆمەلگای مەدەنی کورد دوای 2-3 ساڵ بەهێزتر دەرکەوت. نمونەی ئەو بوونی نەورۆزی ئەم ساڵە بوو، یعنی نەورۆزی ساڵی ڕابردووی زاینی بوو کە بەهێزتر لە جاران بەجۆشتر لە جاران لە سەرانسەری کوردستاندا بەڕێوە چوو. نمونەی دیکە هەموو ئەو خۆپەیشاندنە ئەو حرەکەتە لە مەدەنیانە بوو کە لە ماوەی ئەم ساڵانی ڕابردوودا پێکهاتووە بەلەوی گرنگتر ئەو مانگرتنە گشتەی سەرانسەریە بوو کە لە 50 شاری کوردستاندا ڕۆژهەڵاتی کوردستاندا هاوکات لەگەڵ بۆ خۆپیشاندنەکانی ناڕەزایەتی لە بەشەکانی دیکەی ئێراندا بە هاوسۆزی لەگەڵان پێکات و ئەمە جۆرێک کرد کە کۆماری ئیسلامی ئێران دەستەوەستان بوو لە کوردستاندا چونکە شکستی 100% هێنا لە بەرامبەری مانگرتنە نەیتوانێت بکات. بۆیە من پێم وایە دوای ئەم قەتڵامە دوای ئەو کۆمەڵکوژیە لەوانەیە برینێکی زۆر قوڵ بە کۆمەلگای مەدەنی گەیشتی بێتن بەڵام کۆمەلگای مەدەنی ئێران بەهۆی ئەوە کە ڕاهاتووە لەگەڵ دەسەڵاتە تۆتالیتەرەکان لەگەڵ دەسەڵاتە دیکتاتۆرەکان کار بکاتن پێم وایە خۆی نوێ دەکاتەوە بە بەهێزتر دووبارە دەردەکەوێتەوە. کاک دکتۆر زۆر لە زانانی سیاسی پیان وایە کە خەباتی مەدەنی پاژنەعاشیلی دەسەڵاتە تۆتالیتێرە و سەرڕۆکانە بەڵام ئێمە دیمان خەباتی مەدەنی لە ئێران ئەو سەرهەڵدانی لێکەوتەوە بەڵام دەسەڵاتی کۆماری ئیسلامی بە فیشەک و تەنانەت بە چەکی تا ڕادێک نیوە قورسیش ڕوبەڕوویان بوو و ئەوەی کاروەها باسمان کرد ئەو کارەساتە ترسناکەی لێکەوتەوە. پێتان وایە جارێکی تر ئاماژەتان بەوەش کرد کە وەکو نەورۆزی کوردەواری زۆر شتی تر بەڵام ئەو شتەی کە ڕوویدا بە تایبەت لە مەشهد لە تاران لە ڕەشت لە زۆر شاری دیکە لە کوردستان ئەوە ڕووی نەدا. ئایا بەگشتی جارێکی تر بە بڕوای ئێوە بە خوێندنەوەی ئەو واقعیەتی کە لە کۆمەلگای ئێراندا هەیە و ئەو کارەساتی ڕوویدا بۆ نەورۆزی ئەم ساڵ یا بڕێک چالاکی تر هەیە کە بۆ لە هەفتەی ڕابردووە و ڕۆژی جیهانی زمانی دایک کوردستان پوتانسیێلی ئەوەی تێدایە جارێکی تر بە خەباتی مەدەنی و بە جۆرێکی تر بە جۆش و خرۆشەوە
بێت جەژنەکانی نەورۆز و بۆنەکانی تری خۆی ڕێز بگرێت؟ من هەجێری زۆر دەبینم هەڵبەتە لەوانەیە شێوەکەی بگۆڕێت شێوەکەی بەهۆی ئەوە بگۆڕێت کە یەکما کە کۆمەلگای ئێرانی بەگشتی لە جۆرێک لە یاس و تازیەداریدەوە و کوژرانی ئەو هەموو ئینسانە لەوانەیە هیچ دەرفەتێک نەداوە بۆ ئەوە شوێی خۆم بکەم بەڵام هاوکات لەگەل ئەوە ئەم بۆنانە دەتوانن دەرفەتێک بن بۆ ئەوە کە ئینسانەکان بە نیشاندانی شادی لە جیگای تازی کە کولتوری لەڕاستیدا بەڵێ تەنیا پەیوەندی بە خودی ئێران نییە پەیوەندی بە ڕووداوەکانی بەشەکانی دیکەی ئێمە ئەمساڵ لە پەیوەندی لەگەل مەسەلەی ڕۆژاوای کوردستاندا دیتمان کە حرەکەتێکی یەکجار زۆر ئەگەر ئیجازەم هەبێ بڵێ معجزە ئاوی ناسیۆنالیزمی کوردی لە سەرانسەری کوردستان دەست پێ بوو لە باشووری کوردستان باشووری کوردستان لە دیاسپۆرا لە ڕۆژاوای کوردستان ئەم بزاوە ئاهەنگە ئەو بزاوە یەکڕەنگە ئەو بزاوە نەتەوەییە کە پڕ بوو لە جوانی پڕ بوو لە ئینسان دۆستی پڕ بوو لە مرۆڤپەروەری پێم وایە تەئسیری خۆی لە ڕۆژهەڵاتی کوردستانی دادەنی سەر ئەو کە ئەو کاتێکە ئەم حرەکەتە هەبوو ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران هەمووی لە داخرانی تەواو بوو هیچ پەیوەندیەکی لەگەل بە خۆتان فەرمووتان لە تاریکیدا بوو بەڵام سەرڕای ئەوە من پێم وایە ئەمە تەئسیری خۆی دەبێتن جا ئێمە دەبێت چاوەڕێ بین کە لە ماوەی داهاتوودا کۆمەلگای مەدەنی لە ڕۆژهەڵاتی کوردستاندا چۆن دەتوانن خۆی لە پەیوەندی لەگەل نەورۆز سازمان بدات من پێم وایە کورد پۆتانسیێلی ئەوەی هەیە بە کۆمەلگای مەدەنی کوردستانش پۆتانسیێلی ئەوە هەیە کە بە پێی هەلومەرج باشترینەکانی خۆی هەڵبژێریت. بەڵێ ئێمە دوایەوەی کە باسمان کرد بە گشتی باسی کۆمەلگای ئێرانمان کرد ئێستا پێم باشە بە جۆرێکی تر زوم بکەینە سەر کۆمەلگای ڕۆژهەڵاتی کوردستان. هەر وەک دەزانین کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان لەم ڕۆژانەدا بە تامەزرۆییەوە لە ڕۆژەکانی دوای نەمانی کۆماری ئیسلامی دەڕوانێت و بە تەمایە لەودا جێژنی سەربەستی بگرێ و هەموو بە هەبڕا بە دەوری یەکەوە گۆڤەندی ئاشتی و سەربەستی و کۆتایی نەهامەتیەکانیان بجێڕن. بەڕای ئێوە دکتور حەقی ئایا ئەمە ئەبێتە ڕاستیەکی شیرین لە دوا ڕۆژدا یا تەنها خەونێکە و ڕەنگە کارەساتی دیکەی بە دوادا بێت لە ڕۆژهەڵاتی کوردستان؟ بەدڵنیایەوە دەبێتە ڕاستیەکی مێژووی بەڵامی تر کاتەکەی و ساتەکەی شتێکە کە زۆری بەشێکی بە ئێمە گیرێتەوە بەشێکی بە زۆر ڕووداوی دیکەیە کە لە دەرەوەی اختیاری ئێمە دەرەوەی دەسەڵاتی ئێمەیە. ئێران لە ڕاستیدا لە دەتوانن بڵێن لە لوتکەی گۆڕانکاریدەوە لە بڵێن دەسووی گۆڕانکاریدەوە بەهۆی ئەوە کە هەم لە ڕووی ناوخۆیەوە گەیشتە ئاستی تەقینەوە هەم لە ڕووی نانەتەوەیە زەختێکی زۆری دەسەرە لە ڕووی ئابووریەوە دەتوانین بڵێن کۆماری ئیسلامی ئێران لە ضعیفترین حالەتەکانی خۆی لە هەموو ئەو ماوەی 47 ساڵەدەوە لە ڕووی جۆگرافی سیاسیەوە یعنی ژیۆپۆلیتیک سیاسیشەوە ئێران زۆر بچوک بووە. هاوکات لەگەلەوە دروستە ئێستا ئۆپۆزیسیۆنێک لە ئێراندا سەری هەڵداوە لەناو ئۆپۆزیسیۆنی ناوخۆیی ناوەندی ئێران ئەگەر باس بکەین ئۆپۆزیسیۆنی فارس محور بەڵام ئۆپۆزیسیۆنێکی دابەشکراوە بەسەر سێ ڕەهەندی لە ڕاستیدا دەتوانین بڵێن سێ ڕەهەندی بە تەواوی تەواویەت خاص کۆماری ئیسلامی ئێران لایەنێکی ئەو مەسەلەیە بە تایبەتی تونڕاوەکانیە و سەڵتەنە تەلەبەکان یا بڵێن بەناوی فاشیزمی پەهلەوی لایەکی دیکەیە لایەنێکی دیکەی مەسەلەی مجاهدەکانە ئەوانە ئەو هێزانە ناوەندگرایەن کە هەمووان لە پێناوی دەسەڵاتی ڕەهاوی خۆیاندا هەوڵ دەدەن کابوو ئەم شتە دەبێتە هۆی ئەوە کە هێزەکانی ناوخۆیی ئێران هێزەکانی بڵێن ناوەندی ئێران ماوەیەکی زۆر خەریکی خۆیان بن لە دیوی دیکەی مەسەلەکە چییە نەتەوەکانی بندەستی ئێران لەوانە ئازەربایجانیەکان عەرەبەکان بەلوچەکان گیلەتیکان لە هەمووی گرنگتر کوردستان زۆر بەڕاشکاوی دەوای مافی نەتەوەی خۆی دەکەن. کۆمەلگای سیاسی ئێران کۆمەلگایەکی پۆلاریزە کراوە یعنی کۆمەلگایەکە کە بەرهەوکەفتن یەکجار زۆرە لەو ڕووەدا ئەمە دەرفەتێک دەخڵقێنێتن کە دەسەڵاتی ناوەندی کەس بێت لاواز بێت توانایی ئەوە نەبێتن کە خۆی دوو کۆ بکاتەوە
ولا ماوەی لەو ماوەیەدا بۆ نمونە کوردستان دەتوانێت وەکو ناوچەیەکی دیفاکتۆ خۆی تەسبیت بکاتن هەم لە پەیوەندی لەگەل ناوەند کە ئێران بێتن هەم لە پەیوەندی لەگەل مەسەلەن ناوچەکانی کە پەیوەندیدار بە هەموو ناوچەدا هەیە بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێستا جۆرێک هاتووە کە ڕووداوەکانی وڵاتێک ڕاستەوخۆ پەیوەندیان بە وڵاتەکانی دیکەش هەیە جۆرێک لە پەیوەندی لەگەل مالی ئەمریکا بۆ سەر ئێران بینیمان تورکیا زۆر بەخۆ کەوت تەنانەت لە پەیوەندی لەگەل ئەو سەرهەڵدانەکانی ناڕەزاتی لە ئێراندا کە لە ماوەی مانگی بەفرامباردا ڕوویدا دەوڵەتی تورکیا دنیا دەوڵەتێک بوو وانی ڕاستەخۆ لە حکوومەتی کۆماری ئیسلامی ئێرانی کرد و ئەم سەرهەڵدانانەیش پاندی بە کودتای 15 ژوئیەی 2015 تورکیا یعنی جۆرێک هاوپەیوەندی دەسازکردن کە بوو ڕووداوەکان چونکە پەیوەندیان بە یەکەوە هەیە دەتوانێتن ئەم ئاڵوگۆڕانە بە تایبەتی پەیوەندیان بە ژیۆپۆلیتیکی ناوچە هەیە دەتوانێتن دەرفەتی زۆر زێڕین بۆ ئێمە بخڵقێنێت بۆ ئێمەی کورد بە مەرجێک ئێمە ئامادە بین مەرجەکانی ئەویش بخڵقێنین. بەڵێ زۆر سپاس کاک دکتۆر مەجید دیارە ئاماژەتان بە چەند مەسەلە کرد کە بەڕاستیدا ئێمە ئەیان بینین ئەمڕۆ لە گۆڕەپانی سیاسی ئێراندا چ لە دەرەوە و چ لە ناو و لە ناوخۆی کوردستانیش ئەیان بینین بەڵام ئەوەی کە ئاماژەمان پێکرد دڵەڕاوکێ و ترسەکانی دوای نەمانی کۆماری ئیسلامیە و ئێوەش ئاماژەتان بە سێدانە ئۆپۆزیسیۆن کرد کە ئەماناش هەرێکی ئاراستەکەیان بەرەولایە گەڕات و لە یەک دوورن. ئێستێ پرسیارێک دێتە ئاراوە هێزە سیاسیەکانی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان چۆن ئەتوانن حەز و خولیاکانی گەلەکەیان لەو پارچەیە وەدی بێن و بەرگری لەو ترس و دڵە ڕاوکیانە بکەن کە ئاماژەمان پێکرد. ئێمە ڕاستیەکی ناخۆشەیە کە کۆمەلگای کرد کۆمەلگایەکی دابشکراوە کۆمەلگایەکە کە درستە ئێمە دەڵێن پلۆرالیزمی سیاسی هەیە بەڵام ئەو پلۆرالیزمیە زەرورەتەن بە قازانجی ئێمە نییە کابوو کۆمەلگای دابشکرا و کۆمەلگایە کە تێک شکاوە لە ئەستراحی کۆمەڵ ناسیدا پێی دەڵێن broken society یعنی کۆمەلگای تێکاو وردکراو زمینەی ئەوە کە بچووکترین کێشە ببێتەوە ئەوە کە کێشەی گەورە بخڵقێتن زۆرە لەبەرەوە من پێم وایە ئێستا ڕسالەتی سەرەکی حیزبە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئەوەیە کە هەوڵ بدەن لە سوارچەوەی لانیکەمەکانی هاوبەشەکان کۆ بنەوە بۆ سازکردنی بەرەیەک یا پلاتفۆرمێکی هاوبەش لەودا جیا لە حیزبەکانی کوردستانی کە خاوەنی هێزی چەکدارین حیزبەکانی دیکەش پیرا بن چونکە ئێمە دەبێ هەموو دەرفەتەکانی احتمالی ئەمە کە دەسەڵاتدارەکان دژمنانی نەتەوەی کورد بتوانن کەڵک لە کێشەکانی ناوخۆیی خۆمان هەڵگرین دەبێ ئەو دەرفەتانە بە سفر بگەینین واکە بتوانین لە بەرامبەری ئەو دەرفەتە احتمالیانێت لە داهاتوو دەبێتە پێش بەرپرسیاتی خۆمان حیزبەکان بەبەستن جێبەجێ بکەن لەو ڕوانگەیەدا من پێم وایە پێویستە کۆالیسیۆنێکی هاوبەشی کوردی بریتی لە هێزە سیاسیەکان و کۆمەلگای مەدەنی بە کەسایەتەکانی پسپۆر لە دیاسپۆرەدا بەتایبەتی پێک بێت بۆکە پێکە بتوانین پرسی کرد لە ئاستی ناونەتەوەی و لە ئاستی ناوخۆییدا و لە ئاستی ئێرانی دانی نەرم بکەین. بەڵێ کاک دکتۆر تکایە بە کورتی ئاماژەیەک بکەن ئەگەر دەرفەتیەوەتان هەیە بە کۆنفرانسی مونیخ کۆنفرانسی ئەوەی کە پێڵێنە ئاسایژی ئامنێتی کە لە مونیخ هەر ساڵ بەڕێوە ئەچێتەوە یەم ساڵش کە بەڕێوە چوو کە گویا نوێنەرانی زیاتر لە 100 تا 150 وڵاتیدا بەشدارن و ئەمانە ڕاستیدا کۆنفرانسی مونیخ تکایە ئەگە بفەرمی بە کورتی چییە و دوای ئەوەش کورد بەتایبەت لە ڕۆژهەڵاتی کوردستان بۆ لەوێدا حزوری نەبوو یا چی بکات دەگە حزوری هەبێت دەزانن دوای لەبوون دەکەم دەنگێک لە پشتەوە دێتن وابزانم دەنگی ئەستودیۆی نوێیە کۆنفرانسی مونیخ لە ساڵی 1960ەوە دوای هاتنی شەڕی دووەمی جیهانی و لەڕاستیدا پەرەگرتنی شەڕی سارد لەلایەن ئەفسەرێکی ئالمانیوە بۆ ئەوە کە لەسەر پرسەکانی پەیوەندیدار بە ئەمنیەتی ئاسایشی ئالمان و بەرگری لە نفوذی کۆمونیزم لە وڵماندا پێکات و بۆ ئەوە کە بتوانێتن لەو کارەدا سەرکەوتوو بێت ئەم ئەفسەرە کە بەداخانەوەکەم ئێستا لەبیر نییە هێنری کیسینجەری وەزیری دەرەوەی ئەو کاتی ئەمریکای بان کرد
لەو کۆنفرانسەدا بەشداری بکات تا ساڵی 2011 کەم تا زۆرێک ئەو کۆنفرانسە ڕاستی شتێکی بێدەنگ بوو بەڵام لە ساڵی 2011ەوە هەڵسان کۆمپانیای کرد بەناوی کۆنفرانسی ئەمنیەتی مونیخ دامەزرا کە ساڵانە سەرانی وڵاتان کەسانی کە پەیوەندیدار بە مەسەلەی ئاسایشی جیهانە کۆی دەبنەوە بە لەوێدا لە پەیوەندی لەگەڵ مەسەلەکانی ئاسایشی و ئەمنیەتی گشتی جیهان باز دەکەن یەک لەو شتانە هەرە گرنگ کە لەوانەیە بۆ ئێمە جێگای سەرنج بێت ئەو بوو ساڵی 2014 کاتێک لە کۆنفرانسی مونیخدا پوتین سەرۆکۆماری یا بڵێ سەرۆکی روسیە هات سخنرانی کرد لەوێدا لە قسەکانی خۆیدا باسی ئەوەی کرد کە ئێستا ئێمە لە ناتۆ و لە ڕۆژهەڵات قبول ناکەین کە چی دیکە ئەمنیەتی ئێمە مەترسی بخواد دوایە دەستیان کرد بە دەستیان بەسەر کریمەدا کرد و ئاکامەکەی ئێستا دەبێنێ شەڕی ئوکراینە لە کۆنفرانسی مونیخدا لە ڕاستیدا دەرفەتێکە کە سەرانی وڵاتان کەسانی کە پەیوەندیان بە مەسەلەی بەتایبەتی ئەمنیەت و ئاسایشی وڵاتانی ڕۆژەوا هەیە لەوێدا گفتوگۆ بکەین دەبینین لە ساڵی 2014ەوە بە شێوەی ڕێکوپێک نوێنەرانی حکوومەتی هەرێمی کوردستان یان نوێنەری کورد لەو بەشە دادێت ئەم ساڵ بەڕێز مەزلوم کۆبانی و نوێنەری باکووری بڕێن ڕۆژاوای کوردستانی لە باشکار بوون بەڵێ مەزلوم عەبدی و ئیلهام ئەحمەد بەڵێ ئیلهام ئەحمەد بەڵێ لە ساڵی 2023دا یعنی دوای شۆڕشی ژینگیان ئازادیدا ئەو کاتش مەسیح عەلی نژاد و ڕزا پەهلەوی بۆ ئەوێ بان کرا بەڵام ئەو کە زۆرتر ڕۆلی سەرەکی مەسیح عەلی نژاد گێڕا ئەم ساڵش ئەگەر میدیاکانی فارس مەحمەر نەبان بەتایبەتی ئیران ئینتەرناشنال و مەنوتۆ و BBC نەبان لەوانەیە ئەم ڕۆڵەی کە کەسانی دیکەی ئێرانی کە بان کرا بوون ڕۆلی ڕزا پەهلەوی نەبێت بەڵام بەهۆی ئەو کە سازماندهیەکی تایبەت کرا بۆ ڕێکخراوەکانی ئەو زۆرتر مثال پرسیاری ئێوە بۆچی کورد غایب نییە یەکەمەوە کە ئەمڕۆ شتێکم خۆدا لە بەڕێز حسامی دەستپێش شتێکی زۆر جوانی نووسی بوو ئەوش نووسی بوو کە ڕۆژهەڵات باشووری کوردستان نییە کە بەهۆی زوونی نامفلایزوونەوە یا بەهۆی هەلومەرجی لەوێدا هەیە جیهان پشتیوانی بکەم ڕۆژاواش نییە کە بتوانێتن بەهۆی ئەوە کە خەباتێکی زۆریان داوە 200,000 قوربانیان داوە جیهان خۆی بە هەزاری بزانێت پشتیوانی بکە باکووری کوردستان نییە بەهۆی کە هاوسێتی لەگەڵ ئەوروپا بەرەندامەتی ئەو لە ئەوروپا و پشتیوانی هێزەکانی چەکی ئەوروپایی لە پرسی کورد لە باکووری کوردستان دەبێتەوەی ئەوە کە زۆرتر بەرچاو بێت ڕۆژهەڵاتی کوردستانە بە هەموو تایبەتمەندیەکانی تایبەتی خۆیان کە هیچ کام لەوانە نییە کابوو پێویستە هێزی کوردی یەکگرتوو بێتن بتوانێتن خۆی وەک ئەکتەرێکی کارامە یعنی ئەمە لە ژێریدا بە دێری سۆر دەبێت ژێری خەت بکێشم خۆی وەک ئەکتەرێکی کارامە کە دەتوانێتن لە پەیوەندی لەگەڵ بەرژەوەندیەکانی ئوروپا و ڕۆژاوا بەگشتی خوێندانەر بێتن ئەگەر خۆی وان نیشان بداتن بەدڵنیاییەوە بۆ کۆنفرانسەکانی داهاتووی مونیخ بانگ دەکرێت بەڵام ئەمە پێویستی بوایە کە هێزی کوردی یەکگرتوو بێتن خاوەن پلان و پرۆژە بێتن خاوەن ئاجندایەکی دیاریکراو بێتن و لەو ئاجندادا بتوانن لە تواناییەکانی موجودی خەڵکی خۆمان بەتایبەتی لە دیاسپۆرەدا کەم وەرگرتن کە لەو توانیان ئێمە دەتوانین زۆرتر نفوذ بکەین بەڵێ دەستان خۆش زۆر شڕۆبەیەکی بەجێ بوو بەڵام ئێمە ئەوەی ئەم ڕۆژانە ئەیبینین لە میدیاکاندا دیارە نوێنەرانی کورد لە زۆر شوێن دەرەکەون بەڵام ئەمانە هەمویان نوێنەرانی حیزبین بەداخەوە هەروەکو ئاماژەتان پێکرد نەیانتوانیوە یەکدەنگێکی وا بەدەست بێنن کە ئەوان نوێنەرێکی لە ناوخۆیانە هەڵبژێرن و کەسانێک لەو میدیانە دەرەکەون نەتەنیا میدیا سەربەیەرانیەکان وەکو ئەوەی کە باستان کرد چەند میدیاک بەڵکو لە میدیای وڵاتانی ئوروپایی و ئەمریکایش بە هەمان شێوە ئێمە زۆربەی حیزبینە لە کار بگا بەجێەوەی کە نوێنەرێک هەڵبژێرن و نوێنەری هەمووی ڕێکخراوە سیاسیەکانی ئێران بێ بە دڵنیای کاردانەوەی زۆرێ بێ و ئەتوانی چاوەڕوانی ئەوەشمان بێرۆکو ئاماژەتان پێکرد کە داوەتیش بکرێت بۆ ڕێکخراوێکی گەورەی وەکو کۆنفرانسی بۆ نمونەیە ڕێکخراوە جیهانیەکان یا کۆبوونەوەیکی گەورەی وەکو کۆنفرانسی ئەمنیەتی مونیخ ئەم ڕۆژانە ئێمە هەروەها ئێمە ئەبینین هەم لە دەرەوەی وڵات هەم لە
پەراوێزی کۆنفرانسی میونیخدا ئێرانیەکان زۆر کۆبوونەوە و لەوێدا بە ئاشکراش ڕایانگەیان کە ئەوانەی واتیان ئەڵەن جیایی خواست کە دیامە جیایی خواست نینەکە قەرار بە جیایی خوازی بین ئەبێ پێمان بڵێن سربەخۆیی خواست ڕایگەیان کە هیچ جێگەیەکیان لەوێدا نییە بەڵام کوردیش بۆ خۆی بە هەمان شێوە لە بڕۆکسول و لە زۆر شوێنی دیکە بوو جەنابەت کە دکتۆر حەقی هەرۆنی کاگادارم لە دیاسپۆراشدا ئێوە چالاکن کورد لێرەدا لەم نێوەدا بە تایبەتکەوە ئاماژەتان بە سێ شاخەی ئۆپۆزیسیۆنی ئێرانیش کرد کورد دەبێ خۆی لەو نێوەدا چۆن پێناسە بکە ئایا دەبێ بیسەلمێنێ کە کورد بۆ ئێرانیەکان مەترسینیا بەڵکو دەرفەتە یا ئەبێ ڕێگەی خۆی بپێوێت و جۆ بەوان نەدا ڕای ئێوە لەو نێوەدا چییە؟ ڕاستەکەی کورد دەبێ بەل هەموو شتێک لەناو خۆی یەکگرتوو بێت چونکە لە کاتێک کە یەکگرتوو ببێتە ئەکتەر هەم مەترسی هەم دەرفەتە مەترسی بەوەتەوە ئەوەیە ئەگەر دەرفەتی کورد بەکار نهێنرێتن کورد دەتوانێت ڕێگای خۆی لە هەسەرانسەری ئێران جیا بکاتەوە و چونکە زمینەی ئەوە لەناو نەتەوەکانی دیکەشەیە ئەوە دەبێتە دەستپێشخەریەک بوو یا بڵێن نمونەیەک بوو ئەوە کە نەتەوەکانی دیکەش ڕێگای کورد بپێوێت بوو دەرفەت و مەترسی هاوکات بوون بە قازانجی کوردە دوو ئێمە دەبێ ینی دەبێت دەسەڵاتدارانی ئێران هەر کەسە بێتن کورد دەبێ ئەوە بتوانێتن بسەلمێنێت کە بەبێ بوونی کورد بەبێ چارەسەری کێشەی کورد بە شێوەی دادپەروەرانە هیچ کات نە ئێران ڕووی ئەمنیەت بەخۆی دەبێت نە ڕووی ئاسایش پێخۆی نەبێت پێشکەوتن بەخۆی دەبێت ئێکۆسیستمی ئێران لە حاڵی گۆڕاندەوە و کوردستان لە گۆڕانکاری ئەم ئێکۆسیستمەدا من ژینگە ناس نیم بەڵام تا ئەو جێگایەکە تێدەگەم لە پەیوەندی لەگەڵ گۆڕانکاری ئەم سیستمەدا دوای جیلان کە باکووری ئێران بێتن استراتیژیکترین شوێنی جغرافی سیاسی ئێرانە کەوابوو من لە شوێنێکم کە حیاتی ینی نەفەسکێشانی ئێران بەکو کورد نەفەسکێشانی ئێران ئاوخواردنەوەی ئێران بەدەستی منە و تا کاتێک مافی من جێبەجێ نەبێت تا کاتێک من لە مافەکانی خۆم ڕازی نەبم بەشەکانی دیکەش ناتوانن ئەو نەفەسە ئارام بکێشن لەو ڕوەدا ئێمە هەم دەرفەتی زۆر گەورەی هەم مەترسی بەواتەوەی ئەوە کە ئەگەر مافەکانمان پێشێل بکرێن ئەگەر ڕێگا نەدرێت ئێمە لە مافی دیاریکردنی چارەسەرنووسی خۆماندا بەو شێوەیە کە پێمان خۆشە بەشدار بین دەبینە بۆیان مەترسیەکی زۆر گەورە بەڵام ئەگەر ئەوە بدرێتن دەرفەتێکی یەکجار زۆر گەورە بۆ گەشەی پایەدار بۆ پێشوەچوون و بۆ پێکەوەژیان دەخڵقیتن ئەمە شتێکە من پێم وایە ئێمە وەکو کورد دەبێت لەبەرچاو بگرین ئەمە دەبێت بە ڕوونیش نیشان بدەن لە 20 ساڵی داهاتوودا کۆمەلگای ئێران ناچارە ئالگۆری بەسەردا خۆ بێت دموگرافی ناوچە گۆڕانکاری گرنگی بەسەردا دێتن و لەو بارەدا کوردستان ئەساسیترین نقطەیە بۆیە ئەم ئەساسیترین نقطەیە بۆ ئێمە گەورەترین فرسەتە کە موافقانی خۆمان لەو بارەدا بەجوانی بچەسپێنین دکتۆر حەقی ئێمە لە دەرەوەی وڵات کۆمەڵگەیەکی کوردیمانەیە جا چ ناوی لێ بنین دیاسپۆرای کورد یا ڕەوەندی کوردی یا هەر شتێکی دیکە لێرەدا گەلێک جارێمە بینین ڕێپۆرتاژۆمانش بڵاوەکرێتەوە بەتایبەت لە میدیاکانی ئوروپاییدا ئێمە کاناڵێکمانەیە بوو نمونە بە ناوی ئارتێ کە گەلێک بینەریشی هەیە و کاناڵێکی تەلەڤیزیۆنی هاوبەشی فەڕەنسا و ئاڵمانە من گەلێ جارە بینم ڕێپۆرتاژ لەسەر کورد دروستەکەن وەم ڕۆژانە لەسەر تۆپکی میدیاکانی ئوروپا ئێمە دووبارە بینین کە مەسەلەی لە پەراوێزی مەسەلەی ئێراندا جاروبار باسی مەسەلەی کورد دەکرێت بەتایبەت ئەو ڕووداوانەی کە لە ڕۆژاوی کوردستان ڕوویان داوە جەنابیشت کە ساڵانێکی زۆرە لە دەرەوەی وڵاتی و نسبەت بەو مەسئلەی ڕەوەندی کوردی یا دیاسپۆرای کوردیا هەمیشە هەڵوێستان بووە و ڕوخسارێکی دیار بوون بە بڕوای ئێوە تاکەکانی کورد وەکو من وەکو جەناب دیار وەکو کەسی دیکە چوە کوڕێکخراو وەختێک لەگەڵ بیانیەک یا ئەوروپایەک ڕوبەڕوو ئەبێتەوە چۆن پێناسە بۆ کورد کات ئایا بڵێ ئێمە تەنیا شەڕکەرین ئایا بڵێ ئێمە نەتەوەیەکی بێدەوڵەتین ئایا باز لەوە بکە بڵێ ئێمە 20 میلیۆن 30 میلیۆن 40 میلیۆن یا 60 میلیۆنین یا باز لەوە کا بڵێ ئێمە نەتەوەیەکی بێبەشین یا نەخێر خۆی بە ئێرانی عێراقی تورکیا شتێکی تر گرێ بداتەوە ئەگەر باز لەوە بکەن زۆر سپاسانەکەین گەلی تاکەکانی کورد لە دەرەوەی وڵات لە لای بیانیەکان
چۆن کورد پێناسە بکەن تکایە وەکو ئەتوانین بڵێ نەماکەین بە دوا پرسیاری ئەم بابەتەی ئەم جارەشمان دەزانن ئێمە بە لە جووەکان دەست بەرگرین جوو ماوەی 4000 ساڵ لە وڵاتی خۆیان دوور کەوتن یعنی پەراوێزی پەریوەی دەرەوەی وڵات بوون بە 4000 ساڵی ڕێک ئەوانە بە هیوای گەیشتن بە خەونی سەربەخۆی خۆیان وڵاتی مەوعودی خۆیان کە ئیسرائیل بێتن خەباتیان کرد بەرخوردیانیان کرد کۆمەلگایان پێکەنا کۆمەلگای دیاسپۆرای جوان پێکەنا بەبێ ئەوە کە بتوێنە لەناو کۆمەلگای ڕۆژەوەیەکان جێگای خۆیان کردەوە بوون بە بەشێکی لەوە بەڵام هاوکات نتوانەوە من پێم وایە ئەمە بۆ ئێمە دەرسێکی زۆر گەورەیە بە هەموو شێوە کۆمەلگای ئەلمانیەکان بەڵام جوواکان چونکە نمونەی زۆر سەرکەوتون و ئێمە دەبێت لە نمونە سەرکەوتەکان زۆر جوان فێر بین ئێمە دەتوانین لەوانە فێر بین تا بوو من پێم وایە ئێمە نزیکەی 5 ملیۆن بە هەندێک تەخمین دەکرێت لەوانە 10 ملیۆنیش کورد ئەگەر بە کوردەکانی سوڤیەتی پێشووش حساب بکەن نزیکەی 10 ملیۆن کورد لە دیاسپۆرەداین ئەم 10 ملیۆنە دامانێکی گەورەی مرۆڤی فەرهەنگی سیاسی تەنانەت ئابووریشە کە دەتوانێتن بە سازکردنی پردی ئۆرگانیک لە نێوانی کوردستان و دیاسپۆرادا ئێمە هەم یارمەتی گەشەکردنی پایەداری کوردستان بدەن لە ڕووی کۆمەڵاتی و لە ڕووی سیاسی و ئابووریشەوە لە ڕووی هزریشەوە و هەم دەتوانین یارمەتی کۆمەلگای کوردی لە دیاسپۆرا بدەن بۆ بەهێزکردنی ناسنامەی نەتەوەیی ئەو ناسنامەی کوردستانی ئەو لەو ڕوەدا لێرەدا چونکە کۆمەلگای ئەمە کۆمەلگایەکی حیزبیە حیزبەکان دەتوانن ڕۆڵێکی زۆر ئەرێنی لە ڕۆژێکی زۆر ناخۆشییانە بێتن بەداخەوە لە ڕابردوودا ڕۆژ چاکیان نەبووە ئەو ڕخ نەبگریت دەتوانن ڕۆڵێکی گرنگ بگێرن لە سازکردنی پایەکانی دیاسپۆرایەکی بەهێز وەکو کۆمەلگایەک ئێمە لە دیاسپۆرادا بۆ نمونە ئەمە نمونەی دیاسپۆرای فنلەندی بێنم دیاسپۆرای فنلەندی نزیکەی 1.5 ملیۆن لە دەرەوەی وڵاتە ئەوان پارلمانی دیاسپۆرای فنلەندیان هەیە ئێمە کاتی ئەوەیە کە دیاسپۆرای کورد لە ئاستی دەرەوەدا پارلمانی دیاسپۆرای دەرەوەی هەبێت کە نوێنەراتی پرسی کورد لە نوێنەراتی دیاسپۆرای بکاتن لە ئاستی سیاسی و کۆمەڵاتی لە وڵاتەکاندا و دەتوانێت یارمەتی دەرێکی یەکجار زۆر بێتن بۆ پرسی کورد هەموو بەشەکانی کوردستاندا چونکە کورد ئەمڕۆ لە ڕووی کۆمەڵاتیەوە لە ڕووی ژمارە و لە ڕووی ئابووریشەوە گەیشتە ئاستێک ئەکسۆرێک لە مانگی ڕابردوو لە 2 مانگی ڕابردووان دەکە پرسی کورد ئیتر تەنیا پرسی تورکیە نییە تەنیا پرسی سووریە نییە تەنیا پرسی عێراق ئێران نیە پرسی کورد پرسی ئوروپاشە پرسی ئەمریکا و کانادا و ئوسترالیاشە و ئێمە دەتوانین ئەم پرسە بکەینە پرسێکی جیهانی لەرگای دیاسپۆراوە زۆر سپاس کاک دکتور مەجید حەقی کە بە وردی و بە سەبر جوابی هەمووی پرسیارەکانی ئەمەتاندایەوە هیوادارین لە بەرنامەکانی داهاتوودا زیاتر بتوانین لە خزمەتتانە بین و دنیایەک سپاس زۆر سپاس دەکەم ممنونیام کە ئەم دەرفەتەدەم بۆ مەسوولمەند تکایە بەڵێ بینەرانی خۆشەویستی بەرنامەی خۆمانە بەم جارە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەشمان هەتا دیدارێکی دیکە و بێگەشتنەوەیەکی دیکە هەردەم شاد و سەرەفراز بن و لە خێر و خۆشیدا بن